ئەمە دیمەنی ناوشاری سۆرانە مانگرتنی کارمەندانی کۆمپانیای پاپا گروپی تایبەت بە خاوێنکردنەوەی ناوشار بەهۆی دواکەوتنی موچە بازاڕ و کوچە و کۆڵانەکانی پڕکردووە لە زبڵ و خاشاک لە ئێستادا بۆنی ناخۆش و دیمەنی ناشرین و بێزارکەر ناوشاری تەنیوە. ئەم گرفتە لە کاتێکدایە مانگانە بە ناوی کۆکردنەوەی زبڵ و خاشاک حکوومەت بڕێک پارە لە سەرجەم دوکاندار و کاسبکارانی ناوشاری سۆران وەردەگرێ. کوڕە هەر بۆ گەنیان کردێرە کوڕەوە هەموو بەخوای 5 ڕۆژێ مینن لەسەریمان جێدێن پارەی لێم وەرەگرن هەر دوکانداری 10,000 و 15,000 و 20,000 و 25,000 و ئەوەش ئیشی مەیە باش پارەی لۆ نادەنە عەمەلان باش پارەی لۆ نادەنەوە کردناسانە خۆ پارەی هەموو لە عالەمی وەرەگرن پارەکەشا خۆن ئەوشیا خۆ نابن کە مدەیەک دوکاندار لەبەر قەیرانی دارێ هەڵاو ئەو بە ئەوانەی هاتە پێش دوکاندارەکە کەم تەرخەمی کرا ئەو زاوەڕەکەی ئاگادارکردنەوە هات بۆ هەر دوکاندارێک ئەگەر هاتو پارەکە نەداتن وەڵحاصل ئیجراعاتی تونتری لەگەڵەکرێتن باشەگە ئیجرات لەگەڵە کرد ئیجرات بۆ لەگەڵەوەی ناکرێت سەیرکە ئەوە دیاردەیە لە ناو دەشار شتیوا بەدیەکرێتن ئەوە سیمایە لە وڵاتدا هەیە ئەگەر کەسێک بێ سەیرێرە بکات چ جوابێک هەیە وەڵڵەهی ئەمەن ئێستا کە ئەبینە ڕێ و بارەکەم بێرە دادی مەسمەوە لە هەولێر ڕادیمەوەی نەساغم کە ئەو پیس و پۆخلی و گەندەڵی بینم زۆر دڵ بێت تێکەچی و بە حساب لێرە ساردێکمە خوارد سرعەتمە کرد وەڵڵاهی ماعی دەمگیرە وەڵڵاهی نانی و ڕانیش پێ ناخورێ سون بەخوای لەبەر ئەو پیس و پۆخلی یعنی معقولە ئەو کارمەندانە معاشیان نەدرێتێ هاوکاریان نەکرێ. سەبارەت بەم کێشەیە قایمقامی قەزای سۆران بۆ پەیام ڕوونی دەکاتەوە کە ئەوان لە هەوڵی چارەسەری کێشەکەدان. کێشت لەگەڵ شایستەدارایی هەیە و مەشاکلت هەیە لەسەر پارەدان و ئەوانە ئەی بۆ شەڕی بۆ دەکەی کە گرێبەستەکەت بۆ درێژ بکرێتەوە. دەشڵێت کۆمپانیا کێشەی خەرزنەکردنی شایستەداراییەکانی نییە بەڵکو و شەڕ بۆ نوێکردنەوەی گرێبەستەکەی دەکات. ئێستا سیمای شار بەڕاستی ناشرین بۆ بەتایبەتیکە ئێستا وەرزی هاوینە گەرمایە ئەمە کێشە زۆر بێمە دروست کردووە ئەمە ئەمڕۆکە لەگەر بەڕێوەبەری گشتی شارەوانەکان ژێتە ئێرانە کۆبنەوەیەک دەکەین بۆ ئەوەی ڕیکاتچارەیەک بە خۆمان بیدۆزینەوە تا کێشەکەی کۆمپانیا چارەسەر دەبێتن ئەمن ینی پرسیارێک شەیە کە کۆمپانیا دەڵێ شایستەدارەکان بۆ مەسەرف نەکراوە ئێمە تێناگەم یانەگەرە تۆ کێشت لەگەڵ شایستەدارایی هەیە و مەشاکلت هەیە لەسەر پارەدان و ئەوانە ئەی بۆ شەڕی بۆ دەکەی کە گرێبەستەکەت بۆ درێژ بکرێتەوە. چوار ڕۆژە کۆمپانیای پاپا گروپ کە ئەرچی خاوێنکردنەوەی قەزاکانی سۆران و ڕەواندز و چۆمانی لە ئەستۆیە مانی لە کار گرتووە وەک بەرپرسانی کۆمپانیەکە دەڵێن ماوەی 5 مانگە موچەی ژینگە پارێز و پاکەرەوەکانیان نەداوە بۆیە مانگرتنیان ڕاگەیاندووە دەشڵێن تاوەکو کێشەکەمان بۆ چارەسەر نەکرێت دەست بەکار ناکەینەوە. کۆبوونەوەی ئەم زبڵ و خاشاکە زۆرە لە نێوبازاڕی سۆران لە کاتێکدایە کەوا شارەوانی بە ناوی فڕێدانی زبڵ و خاشاک بڕێکپارە لە سەرجەم دوکانەکانی شار کۆ دەکاتەوە بەڵام ژینگە پارێزان بێ موچەن پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەم پارەی کۆ دەکرێتەوە بۆ نادرێ بە ژینگە پارێزان و بۆ کوێ دەڕوا. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.